بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێکدانەوەی هەواڵی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، سلااو ئەم کاتتان باش. ئازیزان، دوێنێ پێنجشەممە لە کامی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی هەنگی مەرزی ڕژیم لە خاڵی سنووری گاکێ ژیان عەلیپور خەڵکی ئاوایی بێژوێ کە بۆ دابینکردنی ژیانی خۆی و بنەماڵەکەی کۆڵبەری دەکرد گیانی لەدەستا. بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەم مەسەلەیە داوامان لە هاوڕێ ئەسعەدی ڕۆستەمی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کردگەکەل میوانمان بێ. هاوڕێ ئەسعەد، سڵاو، ئەم کاتت باش و بەخێربی بۆم بەرنامەیە پێمان بڵێن کە ئەم ڕووداوە چۆن ڕوویداوە. سلااو ڕێزمەیە بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. ئیجازەم پێ بدەن بەر لەوە پڕبەدڵ هاوخەمی خۆمان لەگەڵ بنەماڵەی ئازیز و خۆشەویستی کاکە ژیان، بنەماڵەی عەلیپور، کە بنەماڵەیەکی شۆڕەشیێرن بە درێژایی چەندین دەیە بەشدار بوون لە خەباتی حەقخوازانە و شۆڕشکێرانەی خەڵکی کوردستانە لەلایەن خۆم و هاوکارانمە و هەروەها هەموو ئەو ئازیزانەوەکەیان ناسین پڕبەدڵ خۆمان بە شەریک غەمیان نەزانین و هیوادارین کە کۆتا ناخۆشی ئەوان بێت و چیدی نە ئەوان و نە کەسانی تر هیچ کام لە ئازیزانیان لە ڕێگای بەدەستهێنانی پارۆنانێک بۆ بژیوی نانی خۆیان و بنەماڵەکانیان لەدەست نەدەن. بەداخەوە دوێنێ پەنجشەممە ئێمە ئاگادار بووین کە هێزەکانی هەنگی مەرزی ڕەژیم لە پاسکای بێتوش تەقەیان لە کۆمەڵێک لە کۆڵبەران کردووە و لە ئاکامدا کەسێک لەوان گیانی لەدەستداوە. بەدوای لێکۆڵینەوەکانمان و بەدوای مەجموعەی تەماس و ئەوانە کە هەمان بوو، بەداخەوە متەوەجێ بووین کە کاکە ژیانی عەلیپور کە جوانێکی کرێکار، جوانێکە بۆ پیاکردن خەرجی بژێوی ژیانی خۆی و بنەماڵەکەی هەرماوەی جارێ ڕۆشت و کۆڵبەریە کردووە لەو ڕێگا و بەڕێوە ئەچوون ئەکەوێتە بەر تەقەی هێزەکانی ڕژیم و گیانی لەدەستدا. تا ئەم جێگایە ئێمە کەماکان وەکو یەکێکی تر لە جنایەتەکانی کۆماری ئیسلامی کە ڕۆژانە دەرحەق بە گەنجان و لاوانی وڵاتی ئێران بەگشتی و کۆڵبەران لە سنوورەکانی کوردستان بە تایبەتی ئەیکات، بۆ شێوە مەحکوممان کردووە لە ئاستی شەبەکەهای ئیجتیماعی و میدیای سەراسەریدا باسی لێکرا لەو هەواڵە. بەڵام بەدوای ارتباتی من کە من هەوڵمدا لەگەڵ بنەماڵەی عەلیپور تەماس بگرم و لەگەڵ کاکە پێشڕە و یەکێک لە براکانی کاک ژیان تەماسم کرد، متەوەجێ بووم کە فەرماندەی پاسگای بێتوش کە کەسێکە بە ناوی کەسێکە ناوەکەی بەناوی موسەوی ببورن، ئەم موسەویە دیارە پێشتر لە شوێنێک لە ناو شاری سەردەشتا هەڕەشە ئەکات لە ژیان و پێ ئەڵێت کە ئەکەویتە داومانە و ئێمە ئیجازە نادەین هیچ کەسێک کۆڵبەری بکات و لەو مەسیرە هاتوچوو بکات و هەڕەشەی لێکات کە دیارە ئەو جوابی ناداتەوە. بەڵام هەر لە یەکمانی ڕابردوودا 3 جار ژیان ئەکەوێتە داوی ئەم هێزانەوە تەقەی لێکەن و هەر جارە ئێستر و کەلوپەلەکەی خولاسا کەوێتە دەستیان و خۆی موفقەوێ گیانی ڕزگار کات. بەداخەوە دوێنێش کەماکان ئەو خۆی ئەپارێزێ لەو تەقەگەلەکە لیان ئەکرێت تا ئەیگرن کە بە برینداریە کەوێتە دەستیان لە پێش چاوی خۆی ئەمانە تێن ئێسترەکانیان کە بارەکانی لەسەر بووەوەمانە لە بەرچاویەوە تەقەی لێگەن و ئەو تووڕە ئەبێت لەسەر ئەوەی کە تەنها وەسایل و تەنها ئەمرازێک کە ئەتوانێت بوو بەڕێوەچوونی داهاتووی ژیانی خۆی و هاوسەرەکەی و 2 منداڵی 4 ساڵ و 9 ساڵ کە کوڕۆکچێکن هەیەتی مقاومەتەکە تووڕە ئەبێ لیان وە دەڵێ کە ئێوە بۆتان نییە حیوانێک کە ئسپادەی لێکریە بۆ ئەو نوعەکارانە، ئێوە بەو شێوەیە جنایەتکارانە لە پێش چاو من بیکوژن و نەهایەتەن هاوکات لەگەڵ تووڕەی ژیان تەقەی لێکەن و بەداخەوە لەوێ گیانی لەدەستەدات.
یعنی ئەمە پێشتر ئەمانوێت کە لە ڕێگای تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی کۆماری ئیسلامیان هێزەکانی هەنگی مەرزی کۆماری ئیسلامیە و کۆڵبەرانە پێکرێن بەڵام ئێستا گرتنی بریندارانی گرتنی کەسانێک وەکو ژیان و بەبێ هیچ محاکمێک بەبێ هیچ جرمێک لەلایەن پاسدارێکی ڕژیمەوە وەکو موسەوی کە لەوەیە ئەکرێ بڵێم لەوێ ئەعدامی سەحرایی ئەکرێت بەبێ هیچ دادگایك بەبێ هیچ تاوانێ تەنها بە تاوانی ئەوەی کە ویستویە بژێوی ژیانی خۆی و جگەرگۆشەکانی دابین بکات ئەمە جنایەتێکە لە ئەم ساڵانە لەلایەن کۆماری ئیسلامی و ئەکرێت ئەمە قەتڵ و کوشتارێکی ئاشکرای کرێکارانێکە کە بە خێڵێکی وەسیع بێکار ئەبن زیاتر لە 1 ساڵ و نیوی ڕابردوودا زیاتر لە 3 ملیۆن کەس وازیان لە خوێندن هێناوە بە هۆکاری ئەوەی کە توانای دابینکردنی ئامرازی ڕۆشتن بۆ کلاسی ئانلاین یان تەنانەت ڕۆشتن بۆ مەدرسەیان نییە نەیانتوانیە پێداویستیەکانی ژیانیان بۆ ڕۆشتن بۆ مەدرسە دابین بکەن نەیانتوانیوەکە قەڵەم و خوتکار و خولاسە وەسایلی مەدرسە بۆ خۆیان دابین بکەن نەیانتوانیوە کە لە مەدرسەن لە بیر نانی شەویانە نەبن کە هیچ ئەکسپلەکانیان خاڵی خاڵیە و ئەمە کارەساتێکی یەکجار گەورەیە هاوکات هەر بێمە سەر مۆزوعەکە لەسەر چۆنیەتی ڕوودانی ڕووداوەکە بە دوای ئەوە کۆمەڵی لە خەڵک ئاگادار ئەبن کە ئەوە تەقە لە ژیان کراوە دیارە پێشتر وتم 3 جاری ترە ڕووداوە بۆ ئەو ڕوویدا بوو کە خۆشبەختانە ڕزگاری بووە و کاتە کە ئەڕۆن ئەبینن هێزەکانی ڕژیمە بینن بەم موسەویە دەڵێن کە تەقەتان لیان کردووە لە کوێن ئەڵێمە تەقەمان لە کەس نەکردوە ئەڵێن خەبەرمان هەیە کە ئێوە تەقەتان لە ژیان و کەسێکی تر کە لەگەڵیا بووە خۆشبەختانەوە ڕزگاری بووە کردووە دەڵێ نائێمە تەقەمان لە هیچ کەس نەکردووە کە فشاری بۆ هێنن ئەم جار دەڵێ ئاوە لەوێ بڕۆن بزانن چییە کە ئەوان ئەڕۆنەمانە گەڕنەوە بۆ ناو پایگاکەیان و خەڵک لەوێ بەداخەوە متەوەجیە بن کە فیشەکی گیان لەسەر سنگی ژیانەوە ناوە بەداخەوە گیانی بەخت کردووە کە کاتێکیش ئەیهێننەوە ناڕەزایەتیەکەنەوەوانە ماشێنێک کە ئەڕوات تەرمی ژیان بگەڕنێتەوە تەنانەت تەقە لەو ماشینەش ئەکەن یانێ دیارە هەم توش ترسێک دێن ئەبینن خەڵک ناڕازین خەڵک تووڕەن و خەڵک جوابی هەڕەشەکانیان نادەنەوە و ئەڕۆن تەرمی و خۆشەویستە هێننەوە و بە دوای ئەوەیشە دیارە ئەیهێننەوە لە یەکێک لە قەبرستانەکانی نزیک ئاوایی بێژوێ کە شوێنی لەدایکبوون و ژیانی کاکە ژیان و بنەماڵەکەی بووە ئەینن و ژمارەیەکی زۆر خەڵک لە ئاوایەکانی ناوچەی ئالانی سەردەشت ژمارەیەکی بەرچاو لە خەڵکی سەردەشت و ڕەبەت و دەوروبەر بەشدارە بن لە دەربڕینی سۆز و هاوخەمی خۆیان لەگەڵ بنەماڵی عەلیپور و خانەوادەی کاکە ژیان و هاوکاتیش بە تووڕەیەکی زۆرەوە ئەم کردەوە جنایەتکارانی ڕژیم محکومەکەن و کۆماری ئیسلامی و لە خواری ئەویشە و پاسدارێک بەناو موسەوی بە عامڵی ئەم جنایەتەدانن و خولاسە بەم شێوە من کە لەگەڵیان ارتباطم کرد داستان یان ماجرای ئەم کردەوە جنایەتکارانەی هێزەکانی ڕژیم ئەمە بووە. سپاس هاوڕێستت بە ڕوونکردنەوەکەت. ئێمە زانین تقریبان هەموو ڕۆژێک کوژران و برینداربوونی کۆڵبەران ڕوودەدات. هۆکار چییە بۆچی ڕژیم کۆڵبەری پێتەحمڵ ناکرێت؟ ئەسڵ بۆچی دەیان کوژێت؟ پێشتر وتم 3 ملیۆن نزیک بە 3 ملیۆن جوان کە هەمویان جوانن بۆیە دەرسە خوێنن 3 ملیۆن کەس بێکار بوون لە کوردستان ژمارەیەکی زۆر لەو کەسانە لە ئوستانی کوردستان و سیستان و بەلوچستان ژمارەیەکی زۆر بەرچاو لەو بێکارانە پێی ئامارەکانی خودی دەستگا درۆزنەکانی ڕژیمیش تەنانەت کە ئەو ئامارەیان داوە ئەمانە کە بێکار ئەبن ئەمە ئەوانەیە کە هەنە بەر خوێندنە قەرارە بڕۆن دەرس خوێنن بێجگە لەوەی کە بە دەیان و سەدان هەزار کەسی تر
بێکارن یان شغڵگەلێکیان هەیە کە وەڵام دەرەوەی نیاز و پێداویستیەکانی ئەمڕۆیان نییە. ئەگەر کەسێ ئەمڕۆ بۆ نمونە گۆشتی لە گۆشت و نازانم ئەم شتانە ئەکڕێت بە کیلوێ 120,000 تمەن بەیان لە خەوڵەسێ بووە بە 200,000 تمەن. کرێکارێک کە ڕۆژانە کەمتر لە 50,000 تمەن، کەمتر لە 100,000 تمەن، حتا زۆر خواردتر لە 50,000 تمەنە دۆزێتەوە، ناتانێ بەوە بژی، ناتانێت دووسێ مناڵ بەخێوکە، ناتانێت کرێماڵ بدات، ناتانێت بەگشتی پێداویستیە سەرەتاییەکان ژیانی بۆ دابین ناکرێت. مەجبورە بەهۆی نەبوونی هیچ کارێک تەلاشێ بکات بۆ ئەوەی کە خانەوادەگەی لەژێر ئەو فشار و ناڕەحەتیە بێنێتە دەرەوە. تەنیا کارێک بۆ ئەمێنێتەوە ڕوئەکا لە کۆڵبەری، هەروات ڕووەکە لەو سنوورانە ئەو هەموو سەرما و گەرما و ناوچە شاخاوی و شوێنهایەکی زۆر زۆر وحشتناک کە بە دڵنیاییەوە هەموو بینەرانی ئەم بەرنامەیە بە دەیان جار خۆیان ئەوانیان بینی و یان تەجربەیان کردووە ڕۆن بۆ پیاکردن پارونانێک. بۆچی ڕژیم مخالفی ئەمانەیە؟ باندی مافیا و قاچاقچی و باندی سپیکردنەوەی پوڵ و باند ئەنواع وەقسان باندی جنایەتکاری ڕژیم خۆیان ئەیانەوێ بازارەکان بەدەست ئەوانە قڕۆک بێ، ئەیانەوێ بە بەرگرتن بە پیان وایە هێنانی چەندین کۆڵ لەلایەن ئەم کۆڵبەرگە لەو بۆ ناو شارەکان لەتمەعات لە ئەرزش و قیمەتی کالاهای کە ئەوان زۆر ئازادانە لە مەرزەکان و لە ڕێگای مافیای سپای پاسداران و وەزارەتی ئیطلاعات و ئەنواع ئەقسام قوڵە پاسدار و ئۆرگانهای سەر بە کۆماری ئیسلامیە و کە ئەتانم بڵێم نوێنەرایەتی ترین ڕەشترین و پیسترین بازاڕی دنیاکەن، پیان وایە ئەوە مانەعە بۆیان، بۆیە تەحەمڵی ئەوە ناکەن، بۆیە پیان وایە کە بڕین ناوچەیەکی دەستکرد بە ناو مەرز کە ئینسانەکانی جیا کردوێتەوە لە یەک لە ڕوانگەی ئەوانە و گوناها. بۆ خۆیان گوناه نییە کە کاروان پاسدار و کاروان مزدور ئەنێرن بۆ وڵاتگەلی وەکو سووریە وەکو عێراق وەکو نازانم لوبنان کە خراپترین جنایەتەکان لە دژی خەڵکی ئەو وڵاتانە بکەن ئەگەر هەر لە چەند ڕۆژی ڕابردووە چاو لێ اعتراضاتی خەڵکی عێراق بکەین ئەبینین کە کۆماری ئیسلامی گیانوتە لوتی کۆمەڵانی خەڵکی هەژار و فەقیر لە عێراقا. ئەمە بۆمان دەرەکەوێت کە هۆکاری تحمل نەکردنی کۆڵبەران لەلایەنی ڕژیمە و بۆچی ئەگەڕێتەوە، هەمووی بۆ ئەو مناسباتە زاڵمانە، بۆ ئەو مناسباتە کەسیفەی کە سەرمایەداری و لە سەروی هەموویە و کۆمەڵگای سەرمایەداری ئیسلامی زاڵ بەسەر حکوومەتی سەرمایەداری ئیسلامی زاڵ بەسەر کۆمەڵگای ئێرانە بەو شێوە دایسەپانوە. نەتیجەتەن بۆ ڕەونەقدان بە بازاڕی خۆیان و بۆ دروستکردنی هەرچی زیاتری ترس و خۆف و دڵەڕاوکێ بەنابەن بەم جنایەتانەکە بەداخەوە گیانی کەسانێکی گەنج، کەسانێکی کە دارای دەیان و سەدان ئاوات و ئارەزوون بۆ خۆیان بۆ منداڵەکانیان ئەخورقێنن. ئەگینا بۆ فەرزکە کڕۆکچێکی مناڵی 4 ساڵ و 9 ساڵ کە هین ژیانن کە بەداخەوە دوێنێ گیانی لەدەستا لە زاڵەمانەترین نظامە دەبێ ئەو کەسە بگیردرێت و محاکمە بکرێت و معلوم بێ کە بە چه حەقێکە و کەسێکی وای کوشتووە بەبێ ئەوەی کە هیچ حکم و هیچ دادگا و هیچ نازانم شتێکی لەسەر بێت. کەوابوو ئەمە ئەم جنایەتکارانە شتی وایان پێ تەحمڵ ناکرێت و یانەوێت لەو ڕێگاشە و بە ڕژاندنی خوێنی جوانانێک وەکو ژیان گیرفانی خۆیان پڕ بن. بەڵێ هاوڕێ سەد ئایا ئامارێک لە بەردەستدایە بۆ ئەوەی کە بزانین بۆ نمونە ئەمساڵ ژمارەی قوربانیانی کۆڵبەران چەندن؟ لە ئامارێکە کە کۆڵبەر نیوز کە وەکو کاناڵێکیان وەکو کۆمەڵی هەڵسوڕاو کە بە بەردەوامی فعالیەت و بە بەردەوامی بەداخەوە ئەو ئازارانەی کە تووشی کۆڵبەران تێت ئەوان پەیگیری ئەەکەن و ئامار و داتای دقیق و بێم لاوەلایەن لایە لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا یان لە سەرەتای ساڵی 1400 تا ئێستا 136 کۆڵبەر و کاسبکار کوژرا و
بریندار کراون لەم ژمارەیە 32 کەسیان کوژراوە 104 کەسیان بەداخەوە زەخمی کراون و هەر لە ناوچە سنووریەکانی شاری سەردەشت لەو ئامارەکە باسم کرد لە سەرەتای ئەمساڵەوە هەر لە سنووری سەردەشت 3 کۆڵبەر تا ئێستا کوژراوە و 4 کۆڵبەریش بریندار بووە مە بێجگەلەوەی کە هەر کام لەمانە خانەوادەهایەکیان هەیە کە وتم لە مناڵێکی 4 ساڵەوە تا ئەگەیێتەوە باوکێکی 6 ساڵە داختار تووڕەوە نیگەرانن بە لەدەستانی ئازیزانیان ئەم ئامارانە باس لە کارەساتێکی وحشەتناکە کات لە سنوورەکانی نێوان ئێران و وڵاتانی دەوروبەر کە بەداخەوە بەشێکی زۆر لە میدیاکان چاویان لێپۆشیوە باسی ناکەن بەشێکی زۆر لە وڵاتانێکە ئەکرێت هەڵوێست بگرن لە مەقابڵ ئەم ڕژیمە جنایەتکارە بەسڵ باسی جی ناکەنەوە بۆشیان مهم نییە. بەڵێ هاوڕێ سەد ڕێگای بەرانبەر کێ و بەرگرتن لە گیان لە دەستان و برینداربوونی ئەم ژمارە زۆرە لە خەڵکە چییە؟ خاوەنداریەتی وە خۆ بە خاوەنزانینی ئەو کۆڵبەرێکە تەقەی لەکەن هێزەکانی ڕژیم و بەشێک لە ئەندامانی جەسەی بریندارە بێ و لە دەستیەدات هەتا ئەو کۆڵبەرێک کە دوێنێ گیانی لە دەستاوە دوو مناڵی لێ دوو جگەرگۆشەی بەجێ ماون کە معلوم نییە چه داهاتوێک چاوەڕوانیان نەکاتەوە ئەوانە خۆ بە خاوەنزانینی ئەم کەسانە پەیگیریکردن لە متالباتی ئەوان نیشاندانی ژیانی ئەوان بە کۆمەلگای بەشەری لە وڵاتانی جۆر بەجۆر لە هەموو ئەو شوێنانەی کە هەرکام لە ئێمەمانان تیا ژیان ئەەکەین و ناڕزایەتی دەربڕین لە ئاستی سەراسەری و لە ئاستی بەربڵاوە بەرامبەر بە ڕژیم و هێزە سەرکوتگەرەکانی ئەمە کارهایەکە کە ئێمە ئەتوانین لە بەرامبەر ئەم ڕژیمەدا بیکەین. کۆڵبەران خێڵێکی عەزیمن لە کرێکارانی بێکار کە مەجبورەن بۆ بەدەستهێنانی بژیوی ژیانی خۆیان و بنەماڵەکانیان ڕویان لەم کارە کردووە. ئەوان دەبێت پشتیوانی بکرێن ئەوان دەبێت ڕێکخراوی تایبەت بە خۆیانیان هەبێت ئەوان دەبێت بە شێوەیەکی بەربڵاو لەلایەن خەڵکەوە پشتیوانیان لێ بکرێت. هەر ئێستا بە نەزەر من باشترین و مناسبترین فرسەتە بۆ دەربڕینی ناڕزایەتی بۆ ڕۆشتن بۆ هاودەردیکردن لەگەڵ بنەماڵەی عەلیپور و ئەو کەسانەیان کە لە ئێران ماونەتەوە و نیشاندانی ڕق و تووڕەیەک لە ئاستێکی سەراسەری لە هەموو شارەکانی کوردستانە بۆ لە دژی ئەم کردەوە قێزەونانەی ڕژیم و بێجگەلەوە کۆڵبەرانێکە بەداخەوە بە دوای تەقەکردن لیانی تر تەنانەت ناتوانن هیچ کارێکی عادیش بکەن وێڵکردن و واسهێنان لە ئەمانە کارێکی مناسب نییە کارێکی باش نییە دەبێت لە تواو ڕێگەگەل ممکنە و هەوڵ بدەین نەک کۆڵبەران هەموو ئەو کەسانێکە بۆ بژێوی ژیانی خۆیان بەو شێوە گیانیانە خەتەرە و دەبێت بە کەسی خۆمان دەبێت بە هاوخەباتی خۆمان هاوڕێبازی خۆمان بزانین و تلاش بکەین بۆ ئەوەی کە کردەوەکانی ئەم ڕژیمە بە چاوی دنیا نیشان بدەین و بە هەموو شێوەیەک و بە هەموو ڕێگەیەک کە بۆمان نەکرێت ئەم کردەوانەیەمانە محکوم بکەین. هاوڕێ سات سپاس من پرسیارێکم نەماوە ئەگەر شتێک هەیە کە پێتانەوێت ئاماژەی پێ بکەن تکایە فەرموون. منیش زۆر سپاسانەگەم دیسان ئەو پەڕی ناڕەحەتی و دڵنەگەرانی خۆم نسبەت یان لە دەستانی کاکە ژیان و یەکە بە یەکەی ئەو 136 کۆڵبەرەی کە لە یەک ساڵی ڕابردووە و ئەوانەیش کە پێشتر لەم ڕێگە و ڕێبازە بۆ لە ڕێبازی پیاکردن پارونان بۆ ناو سفرەی هەژارانەی خۆیانە گیانیانیان لەدەستداوە سەری ڕێز و نەوازشیان بۆ دایانوێنم و دڵنیایانەکەم کە ئێمە ئەبین بە دەنگ و ڕەنگی ئەوان دڵنیایانەکەم کە لە هەر شوێنێک کە پێویست بکات ئێمە و هەڵسوڕاوانی ئێمە لەو شوێنگەلە حزور پێیاکەین و ئەبین بە دەنگی ناڕزایەتی ئەوان لە سەرجە وڵاتەکانی دنیا و هەروەها داوا لە هەموو ئەو هێز و لایەنانە ئەەکەم کە خۆیان بە پشتیوان و مدافعی حقوقی کرێکاران و خەڵکی زەحمەتکێشەزانن بێدەنگ نەبن لە مقابڵ ئەم جنایەتانی ڕژیمە و نەهێڵن کە کۆڵبەران تەنیا بن
زۆر سپاس بۆ ئێوە هاوڕێ سەدی ڕۆستەمی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کە لەم بەرنمەیەدا لەگەڵمان بوون. باس بۆش. بەڵە بینەرانی خۆشەویست بەو جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوەی هەواڵی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. سپاس بۆەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون.